کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی یا کۆنگرەی وشکبوونی دەستەگوڵەکە. ئەمجارە کێ چانسی دەبێت و کێ ئاو دەکرێت؟ چارەنووسی لاهور شێخ جەنگی و هاوڕێکانی بەکوێ دەگات؟ بۆ یەکەمین جارە لە مێژوو یەکێتی نیشتیمانیدا کا کۆنگرا نەک لە کاتی خۆی بگرە 2 مانگ پێش وادەی یاسایی و دیاریکرا و گرێ بدرێت. دروست ئەمە هێندێک چاودێر و ئاگای دۆخەکە بە ئاماژەیەکی خراپ و بەشێکیش بە ئاماژێکی باشی دەزانن. یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها 25 ڕۆژی وەکو ئامادەکاری لە بەردەمدا ماوە بۆ بەستنی کۆنگرەکەی، بەڵام تیوەرزانیوێتی کاماوەی 3 مانگە ئامادەکاری نەهێنی لەلایەن نووسیندەی بافڵ تاڵەبانی بۆ کۆنگرەکە ئەنجام درراوە. بە پێی هەندێک زانیاری تایبەت کە ئێستا هیچ کۆبوونەوە کۆنفرانسێک سەبارەت بەو کۆنگرەیە ئەنجام نەدراون، بەڵام لا پشتی پەردا هەم ئامادەکاریەکان تەواو بوون و هەمیش سەرۆکی یەکێتی ئەندامانی نوێی سەرکردایەتی هەڵبژاردون. تیوا لە ڕێگەی سەرچاوەیەکی ئاگادار و باڵا لا نێو سەرکردایەتی یەکێتی زانیوێتی کا پەیڕەوی ناوخۆ لەلایەن لیژنەیەکی 3 کەسی نووسراوەتەوە و لا نێو پەیڕەوەکەدا دەسەڵاتەکانی سەرۆکە نوێیەکە زۆر و سەرکردایەتی کەمن. جگەلەوەی لەو پەیڕەوەیدا دەسەڵاتی تەواو با سەرۆک دراون بۆ دەستبردن بۆ هەر جونگەیەکی هەستیار لە نێو حیزبەکە و ئاڵوگۆڕ و دانان و لابردنی هەر کەس و دەستگایەک کا پێویستی کرد یاخود بە دڵی نەبوون. بە پێیزانیاریەکان ژماری ئەندامانی نوێی سەرکردایەتی یەکێتی کەم دەکرێتەوە بۆ 51 ئەندام و جگە لە سەرۆک و نووسینگەکەی 3 ئەنجومەن دەبن لە نێو یەکێتیدا کە ئەوانیش ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ڕاوێژکاران و ئەنجومەنی باڵا کە ئەمانە بریتی دەبن لەو سەرکردایەتی و مەکتەب سیاسیانەی ئەم جارە دەرناچنەوە بۆ پۆستەکانیان. بە پێی پەیڕەوی ناوخۆ پێویستە لە پێش ئەنجامدانی کۆنگرا کۆنفرانسە ناوچەیەکان ببەسترێت و لەوێوە هەم ئەندامانی کۆنگرەکە و هەم پەیڕەوی شەن و کەو بکرێت. بەڵام باهۆی نەبوونی کات و کەمی ئەو ماوەی لە بەردەم لیژنەی ئامادەکار ماوە بڕیارە تەنها دانیشتێکی بچووک لە نێو سنووری بازنە و مەڵبەندەکان ئەنجام بدرێت و بە خێرایی هەندێک کەس وەکو ئەندامی کۆنگرا دیاری بکرێن. بە پێی ئەو زانیاریانەی گوتەبێژی کۆنگرەی پێنجەم تەلار لەتیف ئاشکرای کردوون بڕیارە ژماری ئەندامانی کۆنگرەی ئەمجارە 600 ئەندام بن و ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. لا کۆبوونەوەکانی هەفتەی ڕابردووی نێوان لیژنەی باڵای ئامادەکار و سەرۆکی یەکێتیدا بڕیار لە دانان و جێگیرکردنی ئەندامانی نوێی سەرکردایەتی دراون و با پێی زانیاریەکانیش جگەل لە 8 کەس سەرجەم ئەندامانی نوێی سەرکردایەتی دانراون و تەنها لە پێناو ڕازیکردنی ئەو لیژنە یاساییە کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای حیزبەکانەوە دەچنە نێو کۆنگرەکە بۆ چاودێریکردنی کارەکان لە ڕووی یاساییەوە. تا ئێستا نازانرێت کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەگوزارێت، بەڵام ئەوەی زانراوە ئەوەیە کە کارنامەی کۆنگرەکە پێشوەخت بڕیاری تەواوەتی لەبارەوە دراوە و کۆتایی هاتووە.